ڕۆ بە شانازیەوە لە جێردروشمی شانازیە بۆ مرۆڤ خزمەتکاری میلەتی خۆی بێ لە پرۆژە تەندروستیەکانمان پرۆژەی هێنانی دەرمانە بۆ کۆگای دەرمانی سلێمانی بەڕێوەبەری تەندروستی سلێمانی ئەو دەرمانانە لە سێ ئایتم خۆیە بینێ بێگومان ئەو دەرمانانەیە کە کۆگای دەرمان خۆی داواکاری کردو لە هاوبەشەکەمان بەسپاسەوە مەینی نەرویجی بۆیە ئەمڕۆ ئەو دەرمانانە گەیشتۆتە کۆگای سلێمانی کە بڕەکەی بای 289,000 دلارە. باشە سرۆخان باس لەوە کە جۆری دەرمانەکە تەندروستی سلێمانی خۆیان دیاری دەکەن بەڵام وەکو داواکردنی هاوکارێکە خۆیان داوای هاوکاریان لە ئێوە کرد بەڵێ هەمیشە خۆیان بە کتابێکی ڕسمی داوای هاوکاری لە هاوبەشەکەمانەکەن مەینی نەرویجیش لە ڕێگای ئێمە وەکو دەستگای خێرخوازی بەرزانی هاوکاریەکان ئەگەێنێتە دەستی ڕەنگە ئێستا لە ئێستا خۆشبەختانەوەی زانیاریمان هەبێ قەیرانی دەرمان لە سلێمانی کەم بۆتەوە ئێمە هەمیشە هاوبەش بووین بەشدار بووین لەگەڵیان کە بتوانین ئەو قەیرانە کەم بکەینەوە بۆیە هیوادارین کە ئیتر قەیرانی دەرمان بۆ خەڵکی فەقیر و هەژار نەمێنێ لە سلێمانی. سرۆخان هەر تەندروستی ناوچەیەک هەر شارێک داوا لە دەستگای خێرخوازی بارزانی بکە بۆ دەرمان ئێوە ئامادەیەوەتان هەیە کە داواکاریەکانە جێبەجێ بکەن؟ ئێمە لەگەڵ حکوومەت کارەکەین یعنی لە ئێستا داواکاریەکانی هەر بەڕێوەبەرایەتیە کە سەر بە حکوومەت یاریمی کوردستانە کار دەکەین بۆیە ناتوانین ڕاستەوخۆ لەگەڵ خەستەخانەکان ئەو کارە بکەین ئەبێ لە ڕێگای کۆگای دەرمانەوە بێ ئەوانیش قسووریان نەکردووە هەمیشە هەر دەرمانێکیان وستی بێ و کەم بوو بێتەوە هەستیان پێ بکرێ کەمە بێتەوە بۆ داهاتوو داوایان لە ئێمە کردووە مش بە خۆشحاڵی و هاتوین بە پیر داواکەیانەوە.